سەبارەت بەم بابەتەی کە هاوکارم هاوژین جەمال ئامادەی کردبوو و گلەی و ڕەخنەکانی کرێکاران لە سەندیکا و ڕێکخراوەکانی کە کار دەکەن تایبەت بۆ کرێکاران گفتوگۆ لەگەڵ بەڕێز کاوە شێخ سەلام جێگری سەرۆکی لقی سلێمانی یەکێتی سەندیکاکانی کوردستان دەکەین کە بەڕێزیان لە ستودیۆکانی سلێمانیەوە لەگەڵمان دەبێت. کاکاوە سڵاوت لێبێت. وڵایی بەر لەوەی پرسیار لە جەناوت بکەم دەمەوێت هەر ئەوەش بڵێم چەند ڕۆژێک بەر لە ئێستا کە ڕۆژی ڕۆژ و هەروها پشوو جەژنی کرێکاران بوو لە جیاتەوەی کە کرێکاران پشوو بدەن بەڕاستی بینیم لە شوێنی کارکردن بە تایبەتی لە بازاردا بەڕاستی خەڵکانی کە بەهۆی پشووی کرێکارانەوە لە دەرەوە بوون کرێکارەکان خزمەتیان دەکردن. یعنی ئەمەش بابەتێکی دیکەیە دەمەوێت بڵێم کە کرێکارەکان بۆچی گلەییان لە سەندیکا و ڕێکخراوەکان هەیە گلەیی ئەوان لەجێیە. ئەم کاتتان باش ئێوارەتان باش سڵاوم بۆ کرێکارانی خۆشەویست. سەبارەت بە پرسیاری یەکەم دەربارەی ڕۆژی کرێکاران ڕۆژی کرێکاران بەپێی یاسا پشوو بوو و حکوومەتی هەرێمی کوردستان سەرجەم ڕێکەوتنە نێودەوڵەتەکانی زۆرینەی ڕێکەوتنە نێودەوڵەتەکانی ئیمزا کردووە لەبەرەوە ڕۆژی کرێکارانی بەڕەسمی وەرگرتووە و حکوومەتی هەرێمی کوردستانیش وەکو بەشێک لە عێراق ئەو ڕۆژی کردووە بە پشوو. بەڵام خاوەنکارەکان بە بیانی ئەوەی کە ئەو ڕۆژی کرێکاران ئەوان کاریان هەیە و کارەکەیان ئەوەستەیە کار بە کرێکارانەکەن. بەڵام کێشەکە لەوەیە کە ڕۆژی پشوو ئەبێ ڕۆژێک بە دوو ڕۆژ بۆ حساب کرێ بۆ کرێکارە. بەڵام کێشەکە ئەوەیە کە ئەو خاوەنکارانە ئەو ڕۆژانەی کە پشووە بۆیان ناکەن بە ئەنیکرێ دوو ڕۆژیان نایەنێ. سەبارەت بە دۆخی کرێکاران و دۆخی سەندیکاکان و ڕێکخراوەکان و یاساکان من حەزەکەم بەڕوونی بە جەنابتی بڵێم لە ڕووی یاساییەوە ئێمە لە هەرێمی کوردستان یاسای کاری 1970 ساڵ 1970 مان هەیە و یاسای دەستەبەری کۆمەڵایەتیمان هەیە. کەم دوو یاسایە بەڕاستی ناڵێن پێرفێکتن ینی لە 100% هەچ کێشێکی کرێکار ناهێڵنەوە بەڵام زۆرینەی کێشەکانی کرێکاران حەلەکەن. بەڵام ئەمە لە ئەرزی واقع لە تەرجمەکردنی ئەو یاسایانەیە و لەوەی کە نەمانتوانیوە کللتورێکی کرێکاری لە کوردستان دروست بکەین. کللتوری کرێکاری ئەگەر من لێرەوە بە جەنابتانی بڵێم هەبی بەو دوو یاسایی کە ئێمە هەمانە ڕەنگە تۆزێ کللتوری کرێکاری ئەوەیە کە کرێکار مافی خۆی بزانێ و ئەرکی خۆی بزانێ و کە ئەچێتە سەرکار عەقدی ئیش بەبێ عەقدی ئیش نەچێتە سەرکار. بۆی ئەوەی لە کوردستان بێکاریەک هەیە ڕێژەیەک دیاری کراوە کە لە ساڵ 12ەیە لەبەرەوە کرێکار مافی خۆی نازانێت کە ئەچێتە سەرکار عەقد بە خاوەنکار ناکە. کاتی عەقدی پێ ناکە ئەو خاوەنکارە توانێت دەستەبەری بۆ نەکاوە. لە لیژنەکانی ئێمە ئەشارێتەوە ئێمە لیژنەمان هەیە لەگەڵ بەڕێوەبەرەتی دەستەبەری کۆمەڵایەتی سلێمانی ئێمە چوار نوێنەرمان هەیە لەو لیژنانە ئەگەڕێن بەسەر شوێنی کارەکانە بزانن کام کرێکارە کرێکەی چۆنە شوێنەکەی چۆنە لە ڕووی تەندروستی پیشەیەوە سەلامەتی پیشەیەوە چۆنە و دەستەبەری بۆ کراویان بۆ نەکراوە و پشووی مانگانەی چۆنە و پشووی ساڵانەی چۆنە و ئەو کرێکارە بەختەوەرەکە ئیشەکە یعنی هیچ جۆرە غەدرێکی لێ ناکرێ بە تایبەتی کرێکاری ئافرەت تەحەڕوشی پێ ناکرێ و هەموو جۆرە ستەمێک کە لە کرێکارە کرێنەوە لیژنانەی ئێمە چاودێریەکەن و گەڕێن لیژنەیەکیشمان هەیە لە قایمقامێت هەر سەر سەلامەتی پیشەیی بەردەوام بە شوێنی کارەکانە ئەگەڕێن. بەڵام کێشەکە ئەوەیە کرێکارەکە زۆر جار کە ئێمە ئەچین ئەڵێن کاکە دەستەبەر بکە لەبەرەوەی کە تۆ کاتێک تەمەنە ئەچێتە 63 ساڵ وەکو فەرمانبەرێکی کەرتی گشتی تۆ خانەنشینەوی. بەڵام کرێکارەکە ئەوەی کە سەرەتا باست کرد یاخود کە پێی دەڵی دەستەبەر بکە ئەنی زۆربەی جاروا بووە کە کرێکارەکان خوێندەواریان نییە یاخود ئەو زەوق و سەلیقەیان نیە یاخود زانیاری و هۆشداریان نییە سەبارەت بەم بابەتەوە لەکوێ ئەمە ئەوان ئاگادار بکرێنەوە کە کاکە ئێوە حەق و ماف و شایستەیەکتان هەیە لە کاتی کارکردندا بەم جۆرە دەتوانن ئێوە عەقد بکەن گرێبەست بکەن دەستەبەر بکەن کللتوری کرێکاری چۆن ئاشنا دەکرێ بەوان. هەوڵی ئێوە هیچ بۆ کرێکاران بووە کە بزانن چی دەکەن ئەوان لە کاتێکدا کار دەکەن. بەڵێ ئێمە لە سەندیکای کرێکاران لە ساڵی 1970 لەگەڵ چەند سەندیکایەکی تر لە دوای ڕێکەوتنامەی 11 ئازاری ساڵی 70 سەندیکای کرێکاران لە سلێمانی دامەزراوە بینایەکی گەورەی هەیە کە لە جادەی قەناتە پێم وانی ئەوەی لە سلێمانی ژیا بێ سەندیکای کرێکاران نەیبینی بەیان نەزانین لەکوێ. ئەم سەندیکایە حەوت سەندیکایەتیایە تەڵەن کە ئەڵێن لقی سلێمانی حەوت سەندیکا لەناو سەندیکایە ئیژەکە هەرێکەوە پێی تایبەتمەندی پیشەکانی خۆی سەرۆکی هەیە و لیژنەی هەیە و هەمویان بەردەوام لە ئیش و کاران. بەڵام کاتێک ئێمە لیژنەکەمان ئەچێتە شوێنی کارەکە
کرێکارەکە نادۆزینەوە و ئەویش کێشەیە بێ نایە بۆ لای ئێمە ئەمە ئەلێرایە بۆچی نایدۆزنەوە بۆ کرێکارەکە نادۆزنەوە مەرجعی خۆی نازانێ ئێمە ئەچینەوە مەسەڵەن ئەوەی کە ئێمە ئیبینین بەرچاومانەکە ئێمە ئیجباری خاوەنکارەکەێنە بە دەستەبەری بۆ بکە و بێ سەلامەتی پیشەیی بۆ دابین بکە و بێ موچەی شیاوی بەپێی ئەوەی کە یاسا کە ئێستا 350,000 بۆ کەمترین کەمترین موچەی کرێکار 350,000 دینارە ئەوە دیاری کراوە بۆ کرێکارێکی باڕێنەک و حراسیان کرێکارێکی ناهونەری پێڵێن لە لای ئێمە کرێکارێک کە هیچ هونەرێک بەکار نانێ لە ئیشەکەیە ئەوە 350,000 نابێت لەوە کەمتری هەبێ و ئەبێ سەلامەتی پیشەی هەبێ و ئەبێ مانگی 2 ڕۆژ مۆڵەتی هەبێ و ساڵانە ئەگەر مۆڵەتەکە مانگانە وەری نەگرێت ساڵانە بە 20 لەسەرێکەوە پشووی خۆی هەبێ و ئەبێ ژیانی هەبێ لەو شوێنەی کە ینی کارەکە بێ نان خواردنی نیوەڕۆ بە پێ پێویستەکانی ئەو مانجی 2 ڕۆژ ببوورە دەمێت بە ژیانی کرێکار کاکاوە یان هەموویەکێک ئەوەی کە پاسەوە حەز دەکەم بە وردی قسەی لەسەر بکەم لە مانجێکدا تەنیا 2 ڕۆژ هەموو کەسێک قوربان هەموو کەسێک باشە بە عەرزی جەنابەت و بینەرانی بەڕێزی بکەم هەموو کرێکارێک بە پێی یاسا مافی هەیە لە مانگەکە 2 ڕۆژ مۆڵەت وەربگرێ بێجگەل لە جومعەکان بێجگە لە ڕۆژانی هەینی هەموو کرێکارێک مافی خۆی هەیە 2 ڕۆژ پشوو وەربگرێ کاتێکەوە پشووە وەرناگرێ خاوەنکارەکە بێ کرێی باتێ کری دووقاتی باتێ یان بۆی کۆ بکاتەوە سەری ساڵ 20 ڕۆژ بەیەکەوە مۆڵەتی باتێ ینی ئەمە یاسایە و هیچ خاوەنکارێک لاری لەمە نییە بەس کاتێک کرێکارەکە بەڕاستی هاوکار نییە لەگەڵ ئێمەی سندیکای کرێکاران و ئێمە پشتمان بە کرێکاران بەستووە و کرێکارانش پشتیان بە ئێمە بەستووە ئەگەر ئێمە کاتێک یاساکانی بۆ شیەکەینەوە پشتگیریەکەین و بەرچاوڕوونی ئەینێ و ئەمانەیە هۆشیاری زیاتری هەبێ لە هەموو مافەکانی خۆی کرێکارەکە نێوەی گوێ لە ئێمە متمانەی بە سندیکای کرێکاران یان بێمتمانەیە لە کوردستان هەیە هەموو سنتەرەکانی گرتوۆتەوە کرێکارانیش بە شەکلەوە بەداخەوە کاکاوە دەمەوێت دو پرسیارت لێ بکەم بەڕاستی ینی ئەوەی کە باسی دەکەی کۆمەڵک شایستە و مافیەکەی کرێکارانە گرنگ و جوانە گەر کرێکاران کاتێک کە دەیانەوێت کارێک بکەن بیزانن ئێستا منێک لەبەرەوەی لێرە میدیاکارم بە دووەداچون بۆ کارەکە دەکەم ڕەنگە ئەوە بزانم ڕەنگە گەر بمێ وەکو کرێکار کارێک بکەم بڕوا بکە لەوانە بوو نەمدەزانی مەگەر لە دۆستێک ئازیزێک ئەمەم گوێ لێ بوو بێت ئێوە هیچ هەوڵێکتان هەیە لە ڕێگەی میدیاکانەوە لە ڕێگەی پۆستەرەوە لە ڕێگەی توزانم هەر ڕێشوێنێکە بگریتە بەر بۆ ئەوەی هۆشداری بڵاو بکەوە بۆ هەر کەسێک کە کرێکاری دەکات بیاوێ بەم شێوەیە کە بەڕێستان باسی دەکەی لە حەق و ماف و شایستەکانی خۆی بکۆڵێتەوە زانیاری هەبێت لەبارەیەوە بەڵێ ئێمە بەڕاستی ئێمە داهاتمان لەلایەن حکوومەتەوە نییە بەپێ ئەو بڕیاریکە لە ساڵی 2014ەوە هاوکاری هەموو سنتەر و کۆمەڵ و ڕێکخراوەکان بڕاوە ئێمەش هیچ هاوکاری و داهاتێکی وامان نییە بەڕاستی کەناڵێکی تەلەڤیزۆنیان رادیۆیەکمان هەبێ بەڵام پەیجێکمان هەیە و هەمومان لە ئەکاونتی خۆمانەوە بەردەوام یاساکان تەرجمە ئەەکەین و شەرحی ئەەکەین و ئەمانەیە هۆشیارێکی زیاتر لای کرێکار هەبێ چونکە ئێمە ئەگەر کرێکار ینی من بکو خۆم بەڕاستی زۆر هەست بە غەدرێکی زۆر لەسەر کرێکارەکەم بەڵام من نامەوێت لێرا کرێکار تاوانبار بکەم کرێکاران چاوی ئێمەن و ئێمە نوێنەری ئەوانین بەڵام ئەبێ کرێکاران ئێمە بە پشتیوان و مەرجعی خۆیان بزانن و بێن ئێمە ئەو کرێکارە کە ئێستا لە چاپێکەوتنەکە وتی من نەمبینیوە سندیکای کرێکاران هیچ پشتگیرێکی کرێکار بکەن ئێمە ڕۆژانە بەڕاستی خاوەنکار و کرێکار کە بەرکەوتنیانە بە کێشەیەکیانە بێ هەردوولان بانگەکەن سندیکای کرێکاران ئێمە کێشەکانیان بۆ حەلەکەین هەتا کێشەکانیان بەپێی یاسا و بەپێی ئەوەی کە ئێمە پێیان حەل ببێ ئەگەر حەل نەبوو ئێمە دوو پارێزەرمان هەیە لە دادگای کار دوو پارێزەرە خۆبەخشانە بەوێ هیچ پارێک لە کرێکار وەربگرن کێسەکەی بۆ پێشەخەن لە دادگا و کێسەکەی بۆ سەرەخەن بەپێی ئەو یاسانەی کە هەیە هەوڵن پشتگیری لە کرێکار بکەن کرێکار تەنیا وەکالەتێک بۆ سندیکای کرێکاران بکاتەوەی چیکەی ناوێ بڵێ بەڕێز کاوە شێخ سەلام جێگەری سەرۆکی لقی سلێمانی یەکێتی سندیکاکانی کوردستان زۆر سپاس مادومان کردی کاکاوە